ترافیک ئەم جارە باس لە کێشێکی گەورەی هاتوچۆ دەکات. ئەو کێشەیەش لە چوارڕیانەکان واتە ترافیک لایتەکان دروست دەبێت. ئەو ڕووداوانەش زۆربەی جار زیانی گەورەی مادی و قوربانی لێ دەکەوێتەوە. بۆ یەکەم جار هۆکاری ئەو ڕووداوانەوە هەوڵەکانی حکوومەت بۆ پەرستنی هاوڵاتیان و خزمەتکردن بە بواری هاتوچۆ و هێشتنی سەرپێچەکان لە ترافیک با شێوەیەکی مەیدانی بەدەداچوونی بۆ دەکرێت. هەمووان لە سەرۆکی وڵاتە دەگاتە وڵاتیەک و هەموو گیان لەبەرەکانیش بەشێکن لە سیستمی هاتوچۆ. هاوکات مرۆڤەکانیش هۆکاری ئەو هاتوچۆیان. لە جیهان بە ملیارەها کەس و بە ملیۆن ئۆتۆمبیلی جۆرا و جۆر و ئامرازی گواستنەوە لە جوڵەدان بۆ هاتنوچۆ و گواستنەوەی سەرنشین و هاوڵاتی و خەڵکی دنیا. ئەو جەنجاڵی و قەبارە گەورەی هاتوچۆ پێویستی بە ڕێخستنێکی زانستی و پێشکەوتوو هەیە تا بەریەکەوتن و ڕوودا و خنکان دروست نەبێت و کاراسانی بکرێت بۆ حەشامەتەی جیهان. هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە جیهان لە بواری سیستمی هاتوچۆ هەنگاوی گەورەی ناوە بۆ ڕێخستنی هاتوچۆ و دابینکردنی ڕێگا و شەقامی ستاندارد و ڕووناکی و هێما و هەموو پێداویستیەکان تا هاوڵاتیان لەناو سیستمی هاتوچۆدا هۆشیار و پارێزراو بن و کار ئاسیانیان بۆ بکرێت. ترافیک لەم بەرنامەیە کە تایبەتە بە چوارڕیانەکان یاخود ترافیک لایتەکان دەست پێ دەکات کە حکومەت گرنگی زۆری داوە بە دیزاین و پانتای و جوانی و ڕووناکی و سیستمی کارەبا و ڕێخستنی چراکان و دانانی ڕێنمایە و ترافیکی سەردەم و پێشکەوت و تا ببێتەوە کارێک بۆ ڕێخستنی هاتوچۆ با شێوەیەکی دادپەروەرانە و یاسەیانە و ڕێخستنی جوڵەی هاتوچۆ. بەڵام زۆر جار بەشێک لە شۆفێران پابەند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ لەم چوارڕیانانە کارە سات دەنێنەوە. ڕۆداویش دەخڵکێنن. سەرەتا لەگەڵ گوتەبێژی هاتوچۆی هەولێر لە ترافیک باس لە مەترسی ڕەفتار و سەرپێچی بەشێک لە شۆفێران لە ترافیک لایتەکان دەکات. لە شەقامەکان دەتوانین بڵین یەکتر بڕەکان مەترسیدارترین شوێنن. بۆیە هەمیشە پەنا بەوە بردراوە کە بە شێوەیە زێکی وەڕێک بخرێتن کە کەمترین مەترسیە بێتن یاخود مەترسیدار نەبێتن. باشترین ئەداتیش لە بۆ ڕێخستنی یەکتر بڕەکان چی بووە؟ ترافیک لایت بووە کە لە سەرجەم جیهان دەتوانین بڵین ئێستا هیچ بەدیلێکی نییە تاکو ئێستا ترافیک لایت. ترافیک لایت بە عەدالەت ڕێک دەخاتن. ئێستا ئەو ڤیدیۆیە کە پێتان نیشاندەم ببینن ئەوە شەقامی 6 مەتری ئەوە یەکتر بڕی زێرەڤانیە. کاتەکە کاتیشەوە ئەوەی هەڵدەسێ بەکاری ڕێخستنی هاتوچۆ لەو ڕووداوە چیە؟ ترافیک لایتەکانە. ترافیک لایت وەکو پێویست کار دەکاتن. بزانە کۆمەڵک شوفێر وەستاون ئێستا سێ ئۆتۆمبیل لێرە دیارە وەستاون هیکەش دێن دەوەستن. یەکێک لەو شوفێران طبعاً شتێکمانێ ئێمە لە ترافیک لایتەکان زیاترین وەستان تاکو ئێستا هەمان بێتن لە ناو شاری هەولێر 180 چرکەمانەیە. لە 180 چرکە زیاترمان نییە واتە سێ خولەک. سەبارەت بە ترافیکەکانی 6 مەتری هیچیان ناگاتە 180 چرکەکە ئەوی کە هەمانە زۆربەی لە نێوان 6 چرکە و 90 چرکەیە. شوفێرێک لەو شوفێرانێک کە وەستاوە وا دیارە تاقەتی دەچێت لە وەستان بۆیە بڕیار دەداتن کە بڕوە دیقەتدا. لە دەرەنجام کارە ساتێکی نایەوە بزانە دیقەتدا ئەگەر وەکو ئۆتۆمبیلانە بۆستا بایە بێگومان ئەوە بە کەسێکی سەلامەت دەردەچوو و هیچ کێشەیەکی نەدەبوو و بەلایانی خەتاباریشدا نەدەندرا. ئەو شوفێرەکە دێ بزانە لای چرای سەوز دێتن ئەوەش لە لای چرای سوور دێتن پێکدادان دروست بوو. بەداخەوە لەو ڕووداوە یەکێک لە شوفێرەکان بە سەختی زامدار بوو جگەلەوەی کە زیانێکی زۆری مادیش کەوتەوە و ئەوەی کە بەلایانی خەتاباردانرا لەو ڕووداوە ئەو شوفێرە بوو کە بێتاقەت بوو نەیتوانی چاوەڕێکا زیاتر بۆ وای زانی ئەگەر دەربچێتن بە سەلامەت دەردەچێت.
ئێمە شتێکمان هەیە زۆرێک لە برا شوفێرەکان بە تایبەتی لە کاتەکانی درنگانی شەودا وا دەزانن ئیتر ئەوە شەقام کەسی لێ نییە بۆیە کە دەگەنە ترافیک لایتەکان یان تۆزە خێرایەکانی کەم دەکەنەوە یان یەکسەر دەردەچن ناکرێت یەکسەر دەربچی لە هەموو یەکتر بڕێک ئەگەر ئۆتۆمبیل هەبێتن یاخود نەبێتن تۆ وا پێویست دەکات کە گەیشت یەکتر بڕێک بوەستی سەیری هەموو لایەکان بکەیت بە تایبەتی لە کاتی شەودا ئەگەر هیچ ئۆتۆمبیلێک نەبوو ئینجا بڕۆی یاخود کە گەیشتە چرای سەوزیش حتا ئەگە سەوزیش بووە پێویست دەکات تۆ تۆزێک زیاتر بە وریاییەوە بڕۆی چونکە ئەوە وەکو یاسایەکی سەلامەتێ چونکە زۆرێک لە شوفێران کە دەگەنە ترافیک لایت دەردەچن وەکو حاڵەتی ئەوە یعنی خۆ ئێستا و برا شوفێرە ڕاستەوە لە سەوزەکە شات بەڵام وا پێویستی دەکرد وشکە گەیشتە ترافیک لایتەکە بەو خێراییە زۆرە نەڕاتن بۆ ئەوی هەریز نەبێتن بتوانێت هەڵی شوفێرانی تری ئەگەر بینی خۆی لێ بە دوور بگرێت و تووشی ڕوودا نەبێت. ئێمە گەر باس لە مەسەلەی ئەوە بکەین کە دەڵێن پێویستە هەمووان پابندی چراکانی ترافیک بن لەو حاڵەتانە ئەوە ماتۆرسکیریش دەگرێتەوە کە دەڵێن سوارۆ بەگشتی ئەو ڕخستنی هاتوۆی سوارۆکان دەکاتن سوارۆیەکان یەکێک لەوانە ماتۆرسکیلە چۆن بارهەڵگرێکی گەورە لە ترافیک لایت دەوەستێ بە هەمان شێوە دەبێتن ماتۆسکیلێکیش بوەستێتن لەسەر چرای سوور وە کاتێک چرا سەوز بوو ئەو کاتە بڕواتن و ئەگەر بێت و هەر ماتۆرسکیلێک لەسەر ترافیک لایت نەوەستێتن و تووشی پێکدادان بێتەوە ئێمە کاتێک کە دەچین تەمەشای ڕووداوەکە دەکەین و پشکنینی بۆ دەکەین تەمەشە دەکەین چلایەک سەوز بووە و چلایەک سوور بووە و مافەکە دەدەین بەو لایەکە سەوز بووە و ئەو کەسەش بە خەتابار دادنین کە لە لای سوورەکەەوە هاتووە جا ئێمە لەو حاڵەتە جێبەوە نادەین ئەوەی لە لای سوورەکەەوە هاتووە چەند کەسی تێدا مردووە یان چیە ئێمە گرنگجی بەوە دەدەین بە پێی پێشینەکان پێشینە لە بۆ چرای سەوزەواتە ئەوەی لە چرای سەوز هاتووە لەسەر حەقا بێزگەلەوەش ئێمە لەسەر هەموو ترافیک لایتەکان چیمان هەیە شوێنی پەڕینەوەی پیادەکانمان هەیە سیستەمی کامێرەمان داناوە لە بۆ ئەوی شوفێرەکان کاتێک دەوەستن کاتێک چاوەڕوانی دەکەن نەسن لەسەر زۆنی پەڕینەوەی پیادەکانیش بوەستن وەستۆپ لاینمان دروست کردووە بەر لەوەی بگەیت بە ترافیک لایتەکان و بەر لەوەی بگەیت بە چرایەکان پێویستە شوفێر لە فترەی چاوەڕێکردن لەوێن دەرێ بوەستێتن واگەر لەوێنەوەستا ئەوە کامێرەکان ڕاستەوخەوە وێنەی دەگرن وە سەرپێچی لە بۆ تۆمار دەکەن حاڵەتێکی ترمان هەیە ئێمە کە لە ترافیک لایتەکان زۆرێک لە شوفێران بە تایبەتی لە کۆتا چرکەکان کە دەگەن دەبینیم دەزان ئەوە کۆتا چرکەیە خێرایەکانیان زیاد دەکەن کە ئەوەش ڕێگا پێدراو نییە چونکە تۆ کە پێ دەڵێن چرای سەوزت لە بۆ داگیرساوە واتە بە خێرایی شەقامەکە بڕۆیت نە خێرایەکە زیادکەی جا ئەو سیستەمەی کە ئێستا مەدامان ناوە لە هەندێک لە ترافیک لایتەکان کاتێک کە شوفێران دەگەنە کۆتا چرکەوە دانەوێت لە ترافیک لای دەربچن خێرایەکانی زیاد دەکەن ئەو بە سەرپێچی لەوان ئەژمار دەکات و لە سەریان تۆمار چالاکوانێکی هاتوچۆ دەبینین کە سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆیە باز لە هۆکاری ئەو ڕووداوانە دەکات هەچی مرۆڤەیە لە گۆی زەویدا هاتوچۆ دەکات هاتوچۆکردن بۆ پەیداکردنی بژێوی ژیانە و چارەسەرکردنی ئیشی ڕۆژانەیە ئەو هاتوچۆ یاسایەکی گرتوۆتە خۆی ئەگەر جێبەجێ نەکەی جگەلەوەی دیاردەیەکی ناشارستانیە بەڵام گرفتی بەدواوەیە یا دەمری یا کەم ئەندامەبی یا بریندارەبی یا زەرری سامانیەکی بۆیە هیوا و ئاواتی ئێمە ئەوەیە کە هوشیاری بدەین بەسەر جەم پیادەڕۆ و براشوفێرەکان خوشک و براشوفێرەکان کە تەجاوزی یاساکانی هاتچۆ نەکرد شارستانیانە یاساکانی هاتچۆ جێبەجێ بکەن بۆ ئەوەی کارەسەر دەدوای خۆیان بەجێ نێڵن بەڕاستی ئێستا شەقامەکانی هەرێم سەرجەم شارەکانی هەرێم ئۆتۆمبیلێکی زۆری گرتوۆتە خۆی ملێرێک 400,000 سیارە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئێمە نەتوانین ئەو هاتچۆی ڕێخین مافی یەکتر پێشێلەکەی یەکتر قوبوڵ ناکەین ئارامی بەلاوە ئەنی ئەمانە گرنگن وە بە تایبەتیش دیاردەی ترەفیک لایت
گرنگی خۆی هەیە کە تۆ دەیت ئەبێ یەکتر قوبوڵکەی، ئەبێ ئارام بیت، مافی یەکتری پێشێل نەکەی. بەداخەوە لە ترەبگلایەتەکانە تەجاوزاتی زۆر ئەبینم کە ئەوە ئەبێتە هۆکاری پیاکدادان و وەرگەڕان و برینداربوون و کەمەندابوونی هاوڵاتیان. ترەبگلایی دیاردەیەکی شارستانیە ئەگەرچی لە هەندێک وڵاتە هوشیاری هاتوچۆ لە ڕادە بەدەرە کە ترەبگلایی پێویست ناکە، بەڵام لە چەندین وڵاتە پلامان بردوۆتە بەردانانی ترەبگلایی بۆ ئەوەی سەرڕێکخوا، بۆ ئەوەی ئارامیت پێبەخشێ، بۆ ئەوەی یەکتر قبول بکەی، مافی یەکتری نەخۆی ترەبگلاییت هەیە. مادامەکی ترەبگلاوی گرنگی خۆی هەیە دەبێت تۆ ئەو ترەبگلاییتە پارێزی لە وەختێکا کە سوور دادەگیرسێ ئەبێت تۆ بوەستی. سوور بە مانای مەترسی لە کاتێکە گڵۆپی کەسێک داگیرسێ بە مانایەوە فەرم و جەنابەت بڕۆ، لە کاتێکە گڵۆپی پرتەقاڵی هەڵدەگیرسێ بە واتای ئەوەی کە تۆ لە ئامادە باشیادی بی. لەبەرەوە داوا لەسەر جەم هاوڵاتیان و شۆفێرە بەڕێزەکانەکەم یاسای هاتچۆ بە تایبەتی لە ترەبگلاییتیشە بە شەو زۆر جێگەی داخە بە شەو هاوڵاتی یابرای شوفێر تەجاوزی گڵۆپە سوورەکە دەکات کە ئەنەما ئیتر یاسا بە شەو نییە. یاسا بە شەو ڕۆژ بەردەوامە بۆ بەرژەوەندی و پاراستنی ژیانی هاوڵاتیانە. بۆیە تکا دەکەم لە شەودا زیاتر پابند بن وەک لە ڕۆژدا، چونکە هەر تەجاوزێک لەسەر گڵۆپی سوور زۆر مەترسیدارەوە پێشبینی ئەوە کەم دە هەر جارێک تۆ لە گڵۆپی سوور بدەیت گیانی خەڵک و خۆتی لە مەترسیا ئەبێ. بۆیە داوا لە سەرجەم هاوڵاتیانەکەم بۆ برا شوفێرەکانەکەم پابند بن بە یاساکانی هاتچۆ، چونکە پاراستنی یاساکانی هاتچۆ، جێبەجێکردنی یاساکانی هاتچۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانە. پاراستنی یاسایە، جێبەجێکردنی یاسایە. ئەگەر یاسا سەروەر بوو وڵات ئارامە. بە ئومێدی ئەوەی هەر هەمومان پابندی یاساکانی هاتچۆ بین و هەر هەموو یاساکانی کە ومێدەوارم هەمومان ئارام بین، کوردستان ئارام بێ و دڵنیاتانەکەم لە هەر وڵاتێکە یاساکانی هاتچۆ جێبەجێ بکرێ ئەو وڵاتە ناوزەند دەکرێت بۆ وڵاتی شارستانی بە پێچەوانەوە جێبەجێ نەکردنی یاساکانی هاتچۆ یعنی ئێمە ناوزەند دەکرێن بۆ وڵاتێکی ناشارستانی. لەگەڵ مەفرەزێکی پۆلیسیات و چێ هەولێر دەست دەکەین بە چاودێری جوڵەی شەقامەکان. دیاردەیەکی بێزارکەری هاتوچۆ لەلایەنەوە مەفرەزانە دیاری دەکرێت. ئەو شۆفێرەی بۆتە هۆکاری دروستبوونی ئەو دیاردە بێزارکەرە لەلایەن پۆلیسی هاتوچۆ لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. ئەو دەستکاری دەنگ و بەشێکی ئۆتۆمبیلەکەی کردووە. بارەزووی خۆی و حەزی شێتانەی بێبیرکردنەوە لە ناسایی کارەکەی و بێزارکردنی خەڵک دەنگی ئۆتۆمبیلەکەی وەک دەنگی تەقە و تەقین گۆڕیوە و لە شەقامەکان وەک پۆز و فەخفەخان نمایشی خۆی دەکات. هێدی دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دادەگیرێت. هذه اسمها كل برنامج كل ايش قد الصوت عنده مو برا هذا اي خليه يشوف خليه يسمع كل الصوت كل الصوت الثاني كله نفس الصوت اي اجازه به كله نفس الصوت اجازه شو اسمه بالبيت اجازتي وهويتي وهاي السياره انا مشتريها اقساط وباسم ابويا باشر راجع الدائره ان شاء الله بس جيب مستمسكه مالتك اجازه وسنويه اصليه لەلایەن چەندی خەڵک ئاگادار دەکرێنەوە کە بەبوونی ئۆتۆمبیلانێکەوە لە نێو شەقامەکان بێزاری خەڵک نەخۆشە بە خۆت دەبینێ بە خۆتان گوێبیستی سەوتەکەی دەبن زۆرەها سەوتیان بۆ دانایە بە ڕێگای بەرنامج ئەم بەرنامجەی دادنێن بۆ ئۆتۆمبیلەکان بۆ ئەوەی کەوا بۆ حەز و ئارەزووی خۆی و هەزاران خەڵک بێزار بکات و ئەمە مای بێزارکەری خەڵکن ئەم زۆر ئۆتۆمبیلان ئێمە لە پاش مەفارزەکانی خۆمان بە تایبەتی شەوان دەستیان بەسەردا دەگرین ئۆتۆمبیلەکەش لە بەڕێبەرایەتی هاتچۆی هەولی دەستی بەسەردا دەدرێت تاوەکو هەموو کارەکانی خۆی بە یاسایی دەکات و دەنجی گزۆزەکانی دەبێتەوە ئاسایی خۆی بیلادی ئۆتۆمبیلەکە چۆنە ئێمە ئەو های لە دایرەی لێ دەگەڕین.
سەرپێچیانەکەەوە دەدرەنگانی شەو یاخود لە کاتی شەو دیارەکەەوە پۆلیسی هاتوچۆ بە بەرچاوی هەیە ڕۆژانە چەندین ڕووداوی دڵتەزێن لە ترافیکەکان ڕوودەدەن بە تایبەتی کە شوفێر کاتێک دەیەوێ بە خێرایەکی زۆر لە سەوز بڕوا بۆ ئەوەی خۆی دەرباسکە لە ترافیک ئەمەش بەڕاستی یەکێکە لە هەرە سەرپێچەکانی هاتوچۆکەوە شوفێر ڕۆژانە لە ترافیکی سۆر دەدەن لێدان لە ترافیکی سۆر بەڕاستی مەترسێکی زۆر زۆر گەورەیە و یەکێک لە هەرە سەرپێچە گەورەکانە لە یاسای هاتوچۆ. دواتر ئەو مەفرەزە بە شێوەیەکی مەیدانی دەچن بۆ یەکێک لە گەورەترین و قەرەباڵغترین ترافیک لایتی شاری هەولێر. بەرەوە چوارڕیانە هەنگاو دەنێن. لێرە دەمانەوێت سیسمی کامێرای چاودێری سەرپێچی شۆفێران بۆ هەموو هاوڵاتیان ڕوونکەینەوە کە لەمە دووە لەم چوارڕیانە وەک یەکەم ترافیک لایت و وەک نمونە لێرە سیسمی کامێرای تۆمارکردنی سەرپێچی کە جێگیر کراوە تایبەتمەندیەکانیشی باس دەکەن. لە بەرنامەی ترافیک ئەم جاراتیشێک دەخینە سەرەوەیکەوە شوفێران شارەزایان هەبێ لەو کامیرە چاودێری تیژڕۆیەکەوە دانراوە لە بەشێک لە ترافیکەکانی نێوشار بە تایبەتی ئێستامان لە یەکێک لە ترافیکەکانی نێوشارێن لە شەقامی 100 مەتری ترافیکی شەقامی 100 مەتری کولانی پێدەرێن شوفێران شارەزایان نییە لەوانەیە تا ڕادێک ئەم کامیریان بەرچاو نەگری تەنها غرامەیان بۆ هاتیتەوە ئەو ماوەی بەڵام ئێمە لە بەرنامەی ترافیک شارەزایان بۆ پەیدا دەکەین و ڕێنماییان دەکەن کەوا خۆیان بە دوور بگرن لە سەرپێچەکانی نێو ترافیکی هاتوچۆ و یەکێک لە سەرپێچەکانی ئەم کامێرەیەکەوە گرنجێکی ئەوەی هەیەکەوە ئەو ئۆتۆمبیلایکەوە بە خێرایی دەڕۆنە نێو ترافیکەکان خێراییەکەی یەکسانیە بۆ خێراییەکەوە مەسەڵەن ئێستا لە شەقامی 100 مەتریە ئەو خێراییەکە بە هێمایەکانی هاتوچۆ دانراوە لە 80 لەسەرەوە نابێ ئۆتۆمبیل بەو خێرایی بڕوە هەتا لە گلۆپی سەوزیش بڕوە بەڵام زۆربەی شوفێران نەک لە گلۆپی سەوز و لە سرای سووریش ڕناوەستن بەڕاستی و ڕووداوێکی زۆر هەبووە لە نێو ترافیک ڕووداوی مەترسیدار و دڵتەزێن هەبووە بەڕاستی زۆر بەداخەوە و گرنجێکی تری ئەم ترافیکەک ئەوەیەکەوە هەر ئۆتۆمبیلێک لەم هێلە پێشەوەکەوە خۆی دەرباز بە زۆر جار ئۆتۆمبیل دێن هەتا پێشەوە دەڕۆن نابینیکەوە ئەو گلۆپێکەوە لە نێو ترافیکەکە هەیە سوورە سەوزە زەردە مەسافەیەکی زۆر دەستە پێش هیچ ترافیکی لێدانە تەنها بە ئاماژەی ئۆتۆمبیلەکانی دوای خۆی کە هۆڕنی بۆ لەدەن ئینجا دەڕۆ ئەمە بەڕاستی مەترسیدارە زۆر جار لە گلۆپی سۆر چووە بۆ شوفێر دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەم کامێرەیە گرنجێکی ئەوەی هەیەکەوە هەر ئۆتۆمبیلێک دەرباز بلەم هێڵە یاخود لەسەر ئەم هێلە ترافیکی خۆی ببەزێنی حتا لە ڕاوەستانیش بی غرامەت دەکرێت لە ڕێگای کامێرە چاودێری تیژڕۆی بە بڕی 30,000 دینار و هەر ئۆتۆمبیلێک لە ترافیکی لە گلۆپی سوور بڕوە غرامەکەی 40,000 بۆ ئەوەی شوفێران دوور بن لە سەرپێچەکانی هاتوچۆ لە سزای هاتوچۆ لە ڕووداوەکانی هاتوچۆ پێویستە شارەزایان هەبی لەسەر ئەو کامێرەیەکەوە ئێستا لە بەشێک لە ترافیکەکانی نێوشاری هەولێر دانەدرێت. کارەکە بۆ نێو ترافیکەکان کرای بەڕاستی ئەم کامێرەیە بە شارەزایبوونی شوفێران بەشێکی زۆر لەو شوفرانێکەوە ڕۆژانە سەرپێچیان دەکەن لە نێو ترافیکەکان ئەمانە دەبنە جێبەجەرێکەری یاسا جێبەجەرێکی ڕێنماییەکانی هاتوچۆ و لە ترافیک نادەن و تووشی ڕووداوەکانی هاتوچۆ نابن و یەکێکە لە هەرە کارە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بۆ نێو چوارانەکان دادنێ هەر سەرپێچێک لە نێو ترافیکەکان لەمە پێش کار شوفێر کراوی بەڕاستی لە ڕێگەی ئەم کامێرەیە لەمە دووە تۆمار دەکرێت بۆ شوفێران دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ پێویستە شارەزایان هەبێ لە گرنگی ئەم کامێرە چاودێری تیژڕۆیە و هەموو سەرپێچەکان تۆمار دەکەکەوە لە یاساکانی هاتوچۆ هەیە بە تایبەتی لە نێو ترافیکەکان بە خێراییەوە بۆ شوفێرانێکەوە لە هێلەکان دەرباز دەبن بۆ شوفێرانێکەوە لە چرای سوور ڕاناوەسن بۆ شوفێرانێکەوە خێراییەکان بە جۆرە و خێرانیەکەوە بەو خێرایی دانراوە بە پێی یاسا و هێمایەکانی هاتوچۆ.
برای عزیزم نابی لە زەردی لە دوور مەحاولە بکەیت چاوەکەم باشە بکشێ و پاش هەر ئەم هێلێکە لەسەری وەستای غرامەکەی 30,000 دەزانی ئێدن هات باە سەر خەتەکەی یعنی کامێرەماندانای خەڵکەی زۆر یعنی پابندە دەکرێت توش پابند بی بکشێەوە زۆر بکشێەوە باغرامە نەکرێ کاک هاتو شاد بێ پێش بکشێەوە تۆزم ڕسمی ژیراوە نییە ڕسمی ژیرا ئەوە غرامە کرا ئەمە سارێ ڕۆژ بێتە سەرێ ها غرامە دەکرێت برای عزیزم نابی لە دوور مەحاولە زەردی بکەیت زرد ماڵوێرانیە لە دوور ئللا لە ناو گۆڕەپان بووی دەتوانانی زەردەکەی خۆت بەجێبێری و گۆڕەپانی چۆکەی باشە لە دوور مەحاولە زەردی مەکە ئەمە حەزمانێنە غرامەکرێن بەخۆی قابلە لۆ غرامە بکرێت لێرە هەموو هەوڵێک دراوە بۆ ڕێخستنی شەقام و ڕێنوێنی شۆفێر بەهێمای جۆراوجۆر و کارمەندی پۆلیس و نەخشاندنی هێڵ و هێماکانی ئاگادارکردنەوە جگە لە هۆشیاری بەردەوام تا کەس نەبێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام سەرڕای و هەموو هەوڵە چەندین هەڵی مەترسیدار و سەرپێکی زەق تۆمار دەکرێن بەشێک لە شۆفێران چرای سوور دەبەزێن و دەستدرێژی دەکەنە سەر شەقام و تەنها بۆ ئەوەی با چرای سەوز ڕابگەن خێرایەکەیان چەند هێندەی خێرای دیاری کراو زیاد دەکەن کە زۆر جار ڕووداوی گەوری لێ دەکەوێتەوە دیتان ئەو ئۆتۆمبیلێکەوە وێنێ گیرا لە دواوە بە جۆرە و کاملە تیژڕۆیەکەوە چاودێری دەکات ئەو ئۆتۆمبیلە خێرایەکەی زیاد بوو بێزگە لە خێرایەکەی زیاد بوو لە سرای سووریش نەوەستا بۆ ئەوەی ژیانی سەلامەت دوێ بۆ ئەوەی دووربی لە ڕووداوەکانی هاتوچۆ پێویستە ئاگادار بێکەم کامیرە چاودێریە حتا خێرایەکەشی تۆمار دەکات خێرایەکە زیاتر بۆ خێرایەکەوە لە شەقام دەرم بۆ نمونە ئەو خێرایە کەوا لە شەقام دیاری کراوە بە پێی هێمایەکانی هاتوچۆ هەشتایە ئەو زیاد لە هەشتا تێپەڕی کە زیاد لە هەشتا تێپەڕی دیسان سەرپێچی تۆمار دەکات ئەم کامێرەیە بەهبوونی ئەم کامێرە دەبینێت کەوا شوفێران هەمویان پابندن ئەگەر پێشترێ وە هەمویان لە خەتەکەی دەهاتنە پێش و قەڵەبارەکەیەک دروست دەبوو و هەر یەکە شەقامی بە کەیفی خۆی قوڕق دەکردو و هیچ پیادێک نەیدەتوانێت ترافیکی بپێتەوە ئێستا ئەم کامێرە هەیە دەبینێت خەڵک چەند بە نظامی ڕاوەستاوە بە شێوێکی ڕۆپێ لە دوورن لە خەتەکان هەر کەسە و ترافیک گلۆپی لێ دیارە هەموو شوفێرەکە هەتا ئەوانەی دواوەش گلۆپیان لێ دیارە ئەوانەی پێشەوە پێشترێ ئەوەی پێشەوەی بە هیچ شێوەیەکی گلۆپی لێ دیار نەبوو بەڵام بە ئاماژەی ئۆتۆمبیلەکانی دواوە بە هۆرنی وان دەڕۆیشت ئێستا بە هەمووی ئەم کامێرە سیر دەکەین هەمویان بە شێوێکی یاسای وەساون ئێستا دەچینە ترافیکێک کەوا کامیرای لێ نییە بزانە شوفێران چۆن وەستاون شوفێرە بەڕێزەکان بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ ئێوە دەبێ پابندن بەڕاستی بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ هەر شوێنێک چاودێری یاسای لەسەر نەبی یاخود چاودێرێکی هاتوچۆ وەکو پۆلیسی هاتوچۆ یاخود کامێرایەکانی چاودێر لەسەر نەبی بە چای خۆتان دەبینین لە چرای سوور ڕناوسی زۆرە هەر ترافیکێک و هەر چوارڕیانێک لە هەر لایەکی چار ئۆتۆمبیل پێکەوە لە سۆری بدا بەڕاستی ئەمە ئاماژەیەکەیە بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و ئەو کەسانێکەوە ڕۆژانە کە سەرپێچی دەکەن لە سەر ڕووداوەکانی هاتوچۆ هەمووی ئەوانەنە کەوا یاسای هاتوچۆ لە نێو شەقامەکان دەشێرین و ڕووداوی هاتوچۆ پێک دێن لا کۆتایی بەڕامەی ترافیک گرفت و کێشەکانی ئۆتۆمبیلانی خسەڕ و کە چ گرفت بۆ هاتوچۆ دروست دەکەن ئەو گرفتانە چی زیانێک بە دوای خۆیاندا دێنن بۆیە ترافیک دەوێت کۆمەڵگایەکی تەندروست لە بواری هاتوچۆ بنیاد بنێت کە لە ئەنجامدا ئەو تیرۆرسپی کە بۆچە بۆمبێکی تۆقیت کراو نەمێنێت و بەهۆیەوە سەلامەتی هاتوچۆ پەرەبسەنێت.